لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێ بێ خۆشحاڵەمەم ئێوارش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم بەپێی داتاکان ڕۆژانە توشبوانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان زیاد دەکات مەش جیاواز لە ماوەکانی ڕابردوو کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەرکێکی قورس کردوتەوە پابەندبوونی هاوڵاتی خاڵی دەستپێکی توشبوون یاخود توژنەبوونە بە ڤایرۆسی کۆرۆنا ئەمە ژوای لێهاتووە هەرکەس لە لای خۆیەوە داوای پابەندبوون با ڕێنمایە تەندروستەکان دەکات بەڵام لە هەمان کاتا دەبینین کە زیادبوونی ژمارەکانی توشبووان نیگەرانی زۆری دروست کردووە. دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لە ستۆدیۆ لەگەڵمدا لە تەوەری یەکەمدا گفتوگۆ لەسەر و بابەتە دەگەین. دکتۆر هێرش بەخێر بێیت. با لە نەخۆشخانەکانەوە دەست پێ بکەین. باروی تەندروستی ئەو کەسانێک ئێستا تووشی کۆرۆنا بوون چۆنە لە ناو نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانیدا؟ بەڵێ جیاواز لە گەڕی پێشووی کۆرۆنا کە فترێکی نزیکەی دوومانگی ئێمە لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە بووین کاو کاتە باری تەندروستی زۆربەی نەخۆشانی ئێمە بە شێوەیەکی هێواش و سەقامگیر بەڕێوە چووە ژمارەی ئەو نەخۆشانەی کە باری تەندروستیان سەخت بوو زۆر نەبوون بەڵام بەداخەوە لەم گەڕی دووەمەیە کە ماوەی فترێکی زەمەنی کورت و بە خێرایەکی زۆر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تێبینی کرا ئەوە بوو کە هەم ژماری نەخۆشەکان بە شێوەیەکی خێرایی زیایی کرد هەم ژماری ئەوانەشی کە توش ببوون نیشانەیان هەبوو ئەوانە زیاتر دەرکەوتن بە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا لە نێویاندا کە نیشانەیان هەبوو وای لێ هاو کە کۆمەڵێک لەوانە باری تەندروستیان بە قۆناق بەرەو سەختی و دژواری بڕواتە ئەوەی گەیشتەوەی کۆمەڵێک لە هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا بەداخەوە ژیانیان لەدەستداوە. ئەمە بەوە پێناسە ئەکرێ کە ئەم زیادبوونی ژمارەی نەخۆشانی کە بە سەختی تووشە بن هاوتەری بە لەگەڵ زیادبوونی ژمارەی نەخۆشەکان کە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەگەر تێبینی بکەن لەسەر ئێوە ئەبینن کە ڕۆژانە ئاماری توشبووان سێ هێندە و چوار هێندە و پێنج هێندەی جارانی پێشووترە تەنانەت لە چەند هەفتەی پێشوودا ئەگەر بەراوردی بکەین بە هەفتەی ئەمەی ئێستا ئێمەیتیاین ژمارەکان زۆر جیاوازن یعنی هەڵکشانێکی بەرچاوی بەخۆیەوە بینیەوە کە ئەمەش وا ئاکات بە دڵنیاییەوە ژمارەی ئەوانەش زیاد دەکات کە نیشانەیانێنەوە لە نێویشیاندا ژمارەی ئەوانەی کە بە شێوەیەکی سەخت تووشە بن هەر هەمان شت زیاد دەکات. بەڵێ دکتۆر هێرش مەبەستە چێ لەوەی کە لە ماوەیەکی کورت و خێرایەکی زۆردا تەشەنەیسەن ئانی چۆن ڕەبتی کەینەوە بە قۆناغی پێشووەوە لە کاتێکدا زۆر جار باس لەوە دەکرا لە قۆناغی پێشوودایت کە ئێمە لە کوردستان کۆرۆنامان تێپەڕان بەڵام بۆچی بە ماوەیەکی کورت و زۆر بە خێرایی بڵاو بووە بجارە؟ ئێمە قەت وەکو تەندروستی سلێمانی هیچ کاتێک نەمانوتووە کۆرۆنا کۆتایی هاتووە یا خود کۆرۆنا بای شتێک نەبووە بەو ناوە لەبەرەوە ئێمە هەر جارێک لێدوانێکیشمان نابێ و تومانە کۆنتترۆلی بارودۆخەکە لە شێوەیەکی سەقامگیردایە ئێستا ئەتوانین بڵین ئێمە بە کێرvێک کە بە شێوەیەکی ڕێک واتە فلات ئەڕوا بەڕێوە ئێستا لەو قۆناغەداین. بەڵام خۆتان تێبینیتان کرد دوای هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ دوای لابردنی ڕێکارەکانی ئەوەی کە کەرەنتینەکردنی خەڵکو ئەوە بوو ئێمە هەڵمەتێکمان ڕاگەیان هەڵمەتی تاکپارێزی خودپارێزی کە وەکو جێگرەوەیەک بۆ قەدەغی هاتوچۆ دامان نابوو بەداخەوە کەس پابەند نەبوو بەو تاکپارێزیە ئەمە ژوای کردووە ئەوەی کە تێکەڵاویەک دروست بوو لە ناو هاوڵاتیان و خەڵک چووە سەرکار و پیشەکەی خۆی وە خاوەن کارەکان بەرپرسیارەتی ئەویان هەڵنەگرت بۆی لێپێچینەوە لەو خەڵکانە بکەن کە لایەن ئیشەکەن یاخود ئەوانەی کە سەردانیانەکەن بۆی بتوانن هەڵمەتی تاکپارێزی وەکو خۆی جێبەجێ بکرێت. ئێمە پلە بە پلەگەیشتینەوە قۆناغا ئەوە بوو ئەم تەقینەوەی وەکو تەقینەوە من ئەیبینم لە ناکاو ئەم تەقینەوەی ڕوویدا کە ژمارەکان بە خێرایەتی زۆر لە هەڵکشاندا بووە هۆکارێکی سەرەکی ئەو دەرکەوتنش ئەوە بوو کە خۆی ڤایرۆسی کۆرۆنا سروشتی ڤایرۆسەکەەوە لە ١٧ ئەوانەی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان بەبێ نیشانە لە ناو کۆمەڵگایە ئەمێننەوە بەداخەوە ئەم جارە کە دەرکەوتەوە
لەوانە دەرکەوت کە نیشانیان تیابوو بە پێی خۆیان هاتن پشکنینمان بۆ کردن اینجا دەرکەوت کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان وە کاتێک کە تۆ پشکنین بۆ یەکێکەکەی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا چواردەورەکەی خۆی هەمووی توش کردووە لەبەرەوە ئەم ژمارانە بە خێراییەکی زۆر تەشەنەیسەند و دڵنیا بووین کە ئەمە وەکو بڵێن بۆمبێکی تەوقیت کراو لە ناو خەڵکا هەبووە دایمە هۆشداریمان داوە لەوەی خۆپارێزی ئەبێ ئەرچی لێ پێشینەی هاوڵاتی بێت یعنی نەی بەستێتەوە بە هیچ شتێکی تر بەداخەوەی کە ئێستای بینین ئەوەیە وە زائیدەن هەنێ هۆکاری تریشەن کە بە تەنیا مەسەلەی خۆپارێزی نییە خۆتان نەیبینن لە دوای هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ هەمووشۆی بازرگانی لە نێوان مەرزەکان و لە نێوان ئێمە و خواروی عێراق بەردەوامی هەبووە کە ئەمە وەکو هۆکارێک سەیرەکرێت بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە ئێستا بڕۆ بۆ ئەلوەکەی سلێمانی بەدەیان بارە هەڵگر و یاخود شۆفێری عەرەبە بینی لە هەموو شارەکانی عێراقەوەیان سەردانی ئێرا ئەکەن یاخود فترەیە کە شۆفێری ئێرانی هاتن تا تانجەڕۆ یعنی ئەمانە بەڕاستی بەبێ هیچ هۆکارێکی خۆپارێزی بووە بە هۆکاریەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بەو شێوەیە کە ئێستا ئەیبینین. دکتۆر هێرش لە ڕووی زانستێکەوە یاخود لە ئەزبوونی وڵاتان دەرکەوتووە کە هەر کاتێک ڤایرۆسی کۆرۆنا بڵاو دەبێتەوە بە کێرڤێک یاخود ژماری توشبووان بەرەوسەرەوە دەڕوات و لە خاڵێکدا کۆتایی دێت و وردە نزم بێتەوە. لە هەرێمی کوردستان ئەگەر باسی لێ بکەین یا لە بەڕێوەبەراتی تەندروستی ئێوە پێشبینیتان بۆوەیە تا چەندێکی تر ژماری توشبووان زیاد بکات؟ ئەوەی ئێمە تێبینیمان کردووە کە بەڕاستی گەشتبین نین لە کەمبوونەوەی نەخۆشەکان ئەوەیە ئێمە پێشتر بە شێوەیەکی هەڕەمەچی پشکنینی هاوڵاتیانمانە کرد لە زۆربەی شوێنەکان ئێستا ئێمە هەر فریە ئێوە کەوین پشکنین بۆ ئەوانە بکەین کە بەرکەوتەی ئەوانن کە توش بوون بۆیە ئەگەر بە منطقی زانست بیر بکەیتەوە ئەزانین کە ئەو ژمارەی ئێستا ئێمە هەمانە لەوانێت دەهێندە بێت لە ناو کۆمەڵگایە بۆیە ژمارەی ئەوانەی کە نیشانیان نییە زۆر زیاترە لەوەی کە لای ئێمەیە بۆی ئەوانەشی کە ماونەتەوە لە ناو خەڵکە کۆمەڵی خەڵکیان توش کردووە ئەبێ ئەمە لە قۆناغێکە دەستکەین بە پلانێکی تۆکمە و داڕێژرا و بۆی هەم سەرەداوی هەموو ئەوانەی توش بوون بدۆزینەوە هەم بتوانین چارەسەری ئەوانە بکەین کە ئێستا توش بوون ئەو کاتە ئەتوانین بڵین کاتێک کێرڤەگە ئەگاتە پیک واتە لووتکە دوای ئەوە دابەزینێک بەخۆیەوە ئەبینێتەوە یێتۆ خوارەوە و جا بە فلاتی ئەڕوا بەڵام بە هیچ شێوەیەک ناچێتەوە ژێر خاڵی سفر ینی واتە ئەوە نییە ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا کۆتایی بێت بۆ دڵنیاشین کە بۆ ساڵی داهاتوش وجودی ئەبێ بەڵام بێ ئێمە هەوڵەکانمان بۆ ئەو بێ بتوانین ئەم کێرفە دابەزێنینەوە خوارەوە ئەویش بە هەوڵی مەتێ مولایەکە بێ ئێمە هەم هاوڵاتی لە پشتی ئێمە بێ هەم ئێمە خۆمانوەکو دەستگای تەندروستی بتوانین بە شێوەیەکی زانستی کار لەسەر پشکنین و لەسەر چارەسەری ئەم بارودۆخە بکەین. ینی ئێوەکو هەم پسپۆر لە بوارەکە هەم وەکو بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیش چاوەڕوان یاخود پێشبینی ئەوە ناکەن وا بە زووی ئەو کێرڤە ڕوو لە نزمی بکات؟ ئێمە ڕێکارەکان نەزانێ پابندبوونی هاوڵاتیان نەزانێ بەمینە وەکوی تێبینیمان کردووە بەڕاستی لەم 3-4 ڕۆژەی پێشووە ڕابردوو پابندبوونی هاوڵاتی زیادی کردووە بە ڕێکارە خۆپارێزیەکان کە ئەمە جێگای دڵخۆشیە بۆ ئێمە و ئەو جەنجاڵی و قەرباڵغی کە لە چەند هەفتەی پێشوو بڵێن هەفتەی پێشوو دە ڕۆژی پێشووە هەبووە ئێستا کەم بۆتەوە ئەمانە یارمەتی دەری ئێمن بۆی بتوانین کێرفەکە دابەزێنین لە خوارەوە بەڵام ئێستا ئێمە بەڕاستی ئێستا لە قۆناغی چارەسەرین ئێمە ئێستا لە قۆناغی خۆپارێزی ڕەت بووین ئەوەی کە ئەمێنێتەوە بێ هاوڵاتی خۆی پابند بێ پێوەی ینی ئێمەش وەکو بەڕێبەراتی گشتی تەندروستی ئەوەی کە ئێستا هەمانە و لەناو واقعەکە داین ئەبێ بتوانین چارەسەری ئەوانە بکەین کە توش بوون ئەبێ بتوانین بارودۆخی تەندروستی ئەوانە بەجێگیری بێڵینەوە بۆی لەوە خراپتر نەبینی. دکتۆر ئەگەر بە دوواداچوونتان کرد بێ بۆ ئەو بابەتانەیە و کەیسانێکی کۆرۆنا لە وڵاتانی جیهاندا ماوەی چەندێک داتاکان ڕویان لە زیادبوون کردووە لە ڕووی زەمەنەوە 2 هەفتە بووە 3 هەفتە بووە یاخود زیاتر کەمتر بووە هەتا ئێستاشی لەگەڵ بێ بەسەڵێن وڵاتی ئیتالیا کە هەر لە بیدایەتەوە ڤایرۆسی کۆرۆنا لە مانگی یەکەوە ئیتر وردە دەرکەوت لەوێ ینی ڕاستە کێرڤەکانی ئێستا لە دابەزینە بەڵام ئێستاژە ئەو داوەزینە نییە کە
زۆر دڵخۆشکەر بێ بەڵام ئەوان لەگەڵ ئەوەشا ڕێکارەکانی خۆیان هەروکو خۆی جێبەجێکەن بۆیە جیاوازیە لەوەی وڵاتی چین تاکە وڵات بوو کە بە شێوەیەکی خێرا توانی کۆنتڕۆلی بارودۆخەکە بکە لەبەر ئەو هۆکارە خۆپارێزیانەی کە جێبەجێ کرد ئیتر بە زۆر بێ یا بە خۆشی بێ جێبەجێ کرد بەڵام ئێستش خۆتانە بینین لە ئەمریکا هەر لە بەرزبوونەوە یا لە نەزبوونەوە نییە لەبەرەوە ئەمە ئەکەوێتە سەر هەم یەکەم جێبەجێکردنی ڕێکارەکان هەم بە ڕێژەی دانیشتوان هەم ئەوەی کە وڵات هەیە استراتیژێکی دیاریکراوی هەیە وڵات هەیە ڕێکاری تایبەتی هەیە وڵات هەیە باوەڕی بەوە نییە کە هەموو شتێک بڵێن قەدەغەکە یاخود هەموو شتێک کۆتایی پێبێنێ لەبەرەوە دەستی لە بارودۆخەکە بەرداوە و وردە وردە کێرفەکە هەر لە زیاد بوونایە ئەمە ئەوەی کە ئێمە تێبینیەکەین لە وڵاتێکە بۆ وڵاتیچکە ئەگۆڕێ هەشیانە کە لە کێرفەکانیان زۆر لە دابەزینایە ئێوە دەستان لە کێرفەکە بەرداوە ئێمە هیچ کاتێ دەست لە کێرفەکە بەرنا دەین بگرە ئێمە ڕۆژانە کە حاڵەتێکی سەختترە بینین زیاتر مکورترە بین لەسەرەوەی بتوانین ڕێکاری تازەتر استراتیژی تازەتر دابڕێژین بەڵام بە شەرتی ئەوەی کە هەموو لایەک لەگەڵ ئێمەیە دەستبارمان بێت چی حکومەت وەکو خۆی چی هاوڵاتی چونکە ئێمە بەڕاستی لە نێوانی دوو بەرداشین لەلایەکەوە هاوڵاتی لەلایەکیشەوە حکومەت خۆی ئەگەر حکومەت بەو شێوەی پێشووتر وەکو چۆن لە بیدایەتی هەڵمەتی کۆرۆنایە لەگەڵ ئێمە هاوکارمان بوو بودجەی تایبەتی دیاری کراوە جگە لەوەش ینی بژێوی هاوڵاتی یاخود هیچ نەبێلانی کەم موچە بۆ هاوڵاتیان دابین بکرێ بۆ کارمەندان و پزیشکان دابین بکرێ بۆی ئەو متمانەی کە لە دەست دراوە بەهۆی ئەم بارودۆخە دارایی سیاسیە کۆمەڵایەتی کە لە ماوەی پێشووە هەبووە ئەو متمانەیە بجێڕینەوە بە دڵنیاییەوە هاوڵاتیش لەگەڵ ئێمە دەستبارە بێکەواتە ئێمە لە ناو بازنەیەکە ئاخولینەوە کە هەم وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی لە ناو ڕاستین ئێمە هاوڵاتی و حکومەتیش خۆی بەشێکە لەو بازنەیە کە ئەبێ وەکو ئێمە هاوکارمان بێت بە دیوەکەی تریا کەی زەنگی مەترسی لێ دەدەن ینی لە حاڵەتێک داگەنە زەنگی مەترسی لە توژبوونی کۆرۆنا لە کاتێکا کە جێگامان نەماوە دەخۆشی تیا داخڵکەین لە کاتێکا کە ئەفریای ئەوە نەکەوتین نەخۆش بخینە ژێر ئامێری هەناسەدان لە کاتێکا ئامێری هەناسەدانەکانمان بەشی ئەو نەخۆشانەی نەکرد کە لە خۆشخانەکانمانەیە لە کاتێکا کە پێداویستی خۆپارێزی بۆ پزیشک و کارمەندان نەما لە نەخۆشخانەکانە نتوانن بەبێ پێداویستی پزیشکی بچن سەردانی نەخۆش بن ئەمانە هەمووی ئەبن بە هۆکاری ئەوەی دەست لە بارودۆخەکە بەردەویتر بەگاتە خاڵی کۆتایی ئەو بارودۆخێکی ئێستا هەرێمی کوردستانی تێدایە و بە تایبەت کە تۆ لە سلێمانیت ئەتوانرێت کۆنتترۆل بکرێت بە دڵنیاییەوە خۆ کۆنتترۆلکردن وەکو پێم وتی ئێمە بەدەست ئێمە نییە وەکو تەندروستی بە تەنیا ڕاستە ئێمە لە خەتی پێشەوەی شەڕەکەداین بەڵام ئێمە بە تەنیا ناتوانین هەموو شتێ بکەین من لە نەخۆشخانەیەک ئەگەر بتوانین چارەسەری 20 کەس بکەین لە لایەکی کەشەوە لە ناو هاوڵاتیان لە ڕۆژێکا 40-50 کەسی کە توش بێ بەڕاستی ئێمە شیرازەکە تێگەدا ئەو تەوازونە نایەڵێ لە بینی ئێمە ئەوانە بۆیە سەر لێ شێوانێک دروستە بێت لەو حاڵەتە و جگە لەوەش ینی فۆبیایەکی کۆمەڵایەتی لە ناو هاوڵاتیان خۆش و لە ناو ئێمەش وەکو دەستگا تەندروستیەکان دروستە بێت کە ئەمە بە زەرەری هەموو لایە کۆتایی دێ لەبەرەوە ئێمە قەت دەست لە بارودۆخەکە بەرنادەین وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و ئەوەی لە تواناشماندا بێت ئەیکەین ئەوەی لە توانای مرۆیی جەستەیی زانستی ئێمەیە بێ ئەیکەین ئەوەش ئێمێنێتەوە توانای ژێرخان و پێداویستی و پشتگیری مادی ئەوە ئەرچی حکوومەتە و ئەوەشی کە لەسەر هاوڵاتیە لەگەڵ ئێمەیە بێ تەنها مەسەلەی خۆپارێزیەکەیتی و هیچ ئەرکێکی ئەوە قورس دکتۆر هێرشەگەر بەراورد دێ بکەین لە نێوان ئامارەکانی مردن و توژبوونی کۆرۆنایە توژبووان 1222 کەسە بەبێ دوایین ئارام ئامار 24 کەس گیانی لەدەستداوە ئەی دەکاتە نزیکی لە 102 توژبووە نەگەشتۆتە تقریباً 1.9 ئەمە شتێکی مەقبولە ینی ئامارەکان ترسناک نییە بەو شێوەی کە خەڵک وای ببینێ بەڵام ئێمە لەبارێکی سەقامگیرا بووین ئێمە لە بارودۆخێکا بووین کە هەمومان شانازیمان پێوە کرد کە هەمومان سنگمان پێدەرە پەڕان لەو بارودۆخەیە
بۆیە بۆ ئێمە جێگای سەرسوڕمان و نیگەرانیە کە ئێستا بینی بارودۆخەکە بەو شێوەیە ئەڕوا ئەجی ناخۆی لە ڕاستیە ئامارەکان هێشتا نەگەیشتوتە زەنگی مەترسیداریانی لە لێواری داڕماندا نین ئێمە توانین ئێستاش درەنگ نییە بۆی بتوانین خۆمان بگرینەوە بەڵام بەو ڕێکارانەی کەوتم بەو بازنەی کە تیاین ئێمە ئەبێ ئەو بازنەیە قەتعی تێنەکەوێت لەو هۆکارانی کە ئاماژت پێدا بۆ ئەم لێشاوی ئەم جارە سنوورەکان کرانەوە لەگەڵ خەڵک لە باشووری و ناوەڕاستی عێراق هاتوو بۆ هەرێمی کوردستان لە دوای زیادبوونی ژماری توشبوونی کۆرۆنا ڕێکارتان گرتوتە بەر بۆ ئەوەی کە هەر کەسێکیش داخڵ ئەکرێ کەرەنتینە بکرێ یاخود ڕێکارەکانی پێویست بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای لە بەرامبەردا بگیرێتە بەر ڕاستی ئێمە وەکو بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی ئێستا ئەوەی کە جگە لە ڕێنمایی کە بڵاویەکەینەوە ئەمە داوای ئیجرعاتەکەین ینی لێپێچینەوە لە بارودۆخەکە لێپێچینەوەش لە چیە مەسەرەن تۆ خاوەن کارێک کە شوێنی کارەکەی بۆ بکەیتەوە بۆی بژێوی ژیانی پێیاکە ئەبێ ئیجباریکەی بە گرتنەبەری ڕێوشێنی خۆپارێزی بۆ هەماشەوە لە بازگەکان لە گومرگەکان یاخود لە مەرزی هینەکەم لە مەرزەکان لانی کەم ئەتوانین هیچ نەبێ ئەوانەی کێنە ناوە هۆکاری خۆپارێزی بەکاربێنن تا ئەگەنەوە ئێرەوەی تا ئەگەڕێنەوە ئەگەر شۆفێرێک لە هەڵگری ڤایرۆسی کۆرۆناش بێ لە خواروی عێراق بێتە ئێرە ماسک و دەستکێشەکەی لانەبە دڵنیام خەڵک توش ناکات ینی لانی کەم ئەگەر پشکنینیشی بۆ نەگرێت چکە خۆش تۆ شەرت نییە پشکنین ئەو دەقێ بۆی بکەی پۆزتیڤ دەرچێت لەوانەیە هەڵگر بێ بەڵام دوای هەفتەیە چکە پشکنینەکەی بۆ بکەی پۆزتیڤ دەرچێت لەبەرەوە پشکنین ئیلا لە کەرەنتینەیەکرێت دوای ئەوەی کە 4 ڕۆژە هێڵێتەوە لە شوێنێکە ئەم هەمووشۆ بازرگانیە ناتوانرێت 4 ڕۆژ شۆفێرێک بندکەی لە شوێنێکە بۆیە هەمووشۆ بازرگانیکە ئەوەستێت ئەبێ پەک بخرێت لەوەیە لەبەرەوە بێ ڕێکاری خۆپارێزی وەکو دەرەجەیەک بۆ ئەوانە جێبەجێ بکرێت کێنە ناو سنووری هەرێمی کوردستانەوە دکتۆر هێرش لە قسەکانی سەرەتات ئاماژت بۆدا کە ئێستا بەس ئیش لەسەر بەرکەوتوو لەگەڵ توشبووەکان بۆ پشکنین ئاماژت بۆدا کە دەیان هێندە کەس هەیە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە سلێمانی بێ لە هەولێر بێ کە توشبووە ڕێنمایەکی تایبەت هەیە بۆ کەسێک کە هەست بۆ بکە کە توشبووە یاخود گومانی لە توشبوونی خۆی هەبێت بۆ ئەوەی کە نیشانەکانی تیا دەرنەکەوێت دەرمان بەکاربێنێ ڕێنمایەکی تەندروستی هەبێ ڤیتامینات بخوا خواردنێک شتێک بەکاربێنە کە سوودی لێ بینێ بۆی کە نیشانەکانی تیا دەرنەکەوێت لە داهاتووە ئەوانەی خۆی کە نیشانەیان نییە ئەمە بەپی پرۆتۆکۆڵی جیهانیە کە ئیش لەسەر مەسەری چارەسەری کۆرۆنا کرێت بەپی پرۆتۆکۆڵی جیهانێکە ئەوانەی کە هیچ نیشانەیەکیان نییە ئەوەی کە پێڵێن ڕێز واتە ئیسراحەتکردن لە جێگەیە باشترین چارەسەرە بۆ ئەو کەسانە جگە لەوەش کە هەنێک شتی پێڵێن سەپۆرتە واتە یارمەتی دەر بۆ یارمەتە دەری خۆراکی کە بەکارهێنن بۆی ینی بەرگری لەشیان بەهێز بمێنێتەوە ڤایرۆسەکە تەسیر نەکاتە سەرێ لەوە زیاتر هیچ شتێکیکە نییە بەکاری بێنن جگە لەوەی کە لەوانەیە پێویستکە دەرمانێک بۆ سەرێشەیەکی بەسییتیان ئەوە حەبێک بەکاربێنە جینا ئەوانەی کە بەبێ نیشانن بە دڵنیاییەوە هیچیان ناوێ بەس ئەویانەوێ لە ماڵەکانی خۆیان بمێنەوە ئیسراحەت بکەن و خۆیان بپارێزن تێکەڵاوی خەڵکی کە نەبن هەرەوەنە دکتۆر هێرشەم هەیە دوایین سەرنج لەسەرەوە بزانم لەم یەک دوو ڕۆژەوە بەتایبەت ئەمڕۆ بابەتی کەمبوونەوەی پێداویستی پزیشکی سەری هەڵدا بوو بەتایبەت ئۆکسسیژین نەمابێت لە نەخۆشخانەکانە بابەتی VTM نەبابێ بۆ پشکنینەکان ئەمانە چۆنە لای ئێوەستا ئێمە وەکو سەرەتای خۆناغی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەموو هەوڵێکمان داوە بۆی نەگەینە قۆناغی کەمی پێداویستی پزیشکی بەڵام و هۆشداریەکانیشمان لەسەر ئەوە بۆ خەڵک خۆی بپارێزێ بۆی لە قۆناغی خۆپارێزی زیاتر تێنە پەڕین بگەینە قۆناغی چارەسەر و قۆناغی تەشەنەسەند و بەڵام بەداخەوە ئێستا قۆناغەکە لە تەشەنەسەندنە ینی لە هەڵکشانی ژمارەی توشبوانایە کە ئێمە لە قۆناغی خۆپارێزی واتە لە ساتری یەکەم هاتوینێتە ئەودی و ئێستا ڤایرۆسەکە لە زۆربەی کوچە و کۆڵانەکانە هەیە وجودی هەیە ئەمە ژمارەی نەخۆشی زیاد کردەوە کە ژمارەی نەخۆشی زیاد کرد ژمارەی بێدە زیادەکە ژمارەی پێداویستی خۆپارێزی بۆ پزیشک و نەخۆشەکان زیادەکە ژمارەی هەموو ئەو دەرمانانەی کە بەکارێنی زیادەکات یعنی ئەمە واد لێەکە قەیرانەکە قوڵتر بێتەوە بە دڵنیاییەوە ئەگەر بارودۆخەکە بەو شێوەیە بڕواکە ئێستا هەیە
هەمومان تووشی قەیرانی ئۆکسجینە بین، تووشی قەیرانی دەرمانە بین، تووشی قەیرانی داخڵبوون جێگەی نەخۆش ئەبین، تووشی قەیرانی نەخۆشخانە ئەبین کە نەخۆشخانەکان هەمووی پڕە بێتەوە و تووشی کۆمەڵی لەو قەیرانانە ئەبین کە پێویستە بۆ چارەسەری نەخۆشەکە. بەڵام لە ڕاستیدا ئێمە تا ئێستا کێشەی کێوتۆمانێ ڕاستە لەوانەیە کێشەیەگە بێ لە دابینکردنی ئۆکسجین بە حکمی ئەوەی پێداویستی ئۆکسجین بۆ پارێزگای سلێمانی کەمە لە ئێستادا لەبەرەوە ژمارەی نەخۆشیش زیاد کردووە، پێویستی ئەمەش زیادی کردووە و بەرهەمیش کەم بۆ چ ئەوێ بۆتان دابین بکات. ئێمە دوو کارگایە کارگەیەکیان پەیوەستە بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی کە تواناکەی ئێستا نیو هێندەی جارانە لەبەرەوەی کارگەکە لە کار کەوتووە، ئەوەی کە تازە چاکمان کردوتەوە بۆ مای هەفتەیەکە بێت چاکمان کردوتەوە، بەڵام ناتوانێت پێداویستی نەخۆشخانە گەورەکان دابین بکا بۆ ئۆکسجین. و کارگەیەکیژێ کارگەیەکی ئەهلیە کە ئەوە پێداویستی هەموو ئۆکسجین سنووری پارێزگای سلێمانی دابینەکات بۆ زۆر شوێنی ترجگە لە خستخانەکانیش. لەبەرەوە ئێمە پێویستیمان زیادی کردووە بەڵام بەرهەمەکان کەمترە لە چاوجاری پێش. دکتۆر هێرش سەید سەلیم جەگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی سوپاس کە لە تەوریەکەمی گەرماوگەرم لەگەڵمان بوویت. لە دوای ناوبڕێک تەوری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە. ئەرکی میدیایی چییە؟ ئایا ئەوەی کە میدیا لە کوردستاندا کردوێتی لە ڕووبۆ ڕووبوونەوەی کۆرۆنا ئەرکێکی پیشەیی خۆی جێبەجێ کردووە یاخود نا؟ لە ناویاندا سۆشیال میدیا وەک بەشێک لە میدیا گشتیەکە ڕۆڵی تەواوی خۆی بینیوە یان نا؟ دکتۆر نەزاکات حسێن مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵمدایە بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتە. دکتۆر نەزاکات بەخێر بێت. ئەوەی وەکو توێژەرێک یاخود مامۆستایەکی زانکۆ دەیبینی لە میدیادا، میدیا لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا توانیوێتی ئەرکەکەی خۆی جێبەجێ بکات؟ خۆی لە ڕاستیە بەگشتی بڵین لە جیهانە میدیا تا ڕادەیەکی زۆر نەیتوانی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ پەتای کۆرۆنا بکات. ئەویش بەشێکی گەڕێتەوە بەوەی هیچ ئامادەسازیەکی نەکردبوو و ئەتوانم بڵێم نزیکەی سەردەمێکی زۆرە مەسەن جیهان ڕوبەڕووی قەیرانێکی بەم شێوەی تەندروستی نەبووەتەوە. ڕاستە نەخۆشیەکانی تر هەبووە بەڵام لەبەرەوەی ماوەیەکی زۆرە جیهان ڕوبەڕووی ئەم بارودۆخە نەبووەتەوە و بە تایبەتی لە سەردەمی میدیای نوێشە نەخۆشیەک پەتایەکی وا جیهانی بەم شێوازە نەبووە. لەبەرەوە هەم لە کەم ئەزمونیە و هەم لە خۆ ئامادە نەکردنەوە لە نەبوونی ئامادەسازیە و ئەم ڤایرۆسەش بەڕاستی هەتاوەکو ئێستا سێرەکەی نە لە پێناسەیە نە لە جۆریە نە لە عیلاجیە نە لە شێوازی چۆنێتی مامەڵەکردن و ڕوبەڕووبوونەوەیە نەگەشتونەتە سیغەیەک و لەبەر ئەوە میدیا ئالەم بارودۆخە ئەتوانم بڵێم لەسەر تا سەری جیهانە کە من ئێستا خۆم زۆر لە ناو گروپە ئۆنلاینەکان لەسەر ئاستی جیهان گفتوگۆی سۆشیال میدیا و میدیا ئەکەین لە مامەڵی کۆرۆنا هەموو نەتەوەکانی جیهان لەوان کە میدیا نەیتوانیوە بە شێوازێکی زۆر تەندروست و بە شێوازێک کە بتوانێت خزمەتێکی باش بە هاوڵاتیان و بە کۆمەلگاکان بکات لە ڕووی زانیاری پێدانێکی ڕاست و دروستەوە لە ڕووی تەوعیەکردنەوە لە ڕووی بە شێوازێک ینی ئەم زانیاریانە بگوێزێتەوە بۆ هاوڵاتیان کە بەرکەوتی سایکۆلۆژی و پەروەردەییان نەکاوە لامان کاتیشە زانیاریکی تەندروست بوون. کۆم هەرێمی کوردستانیش ئەوە ئێمە بێنە ناو هەرێمی کوردستانەوە ئەگەر لەسەر ئاستی جیهان و ئەو وڵاتانەی کە میدیایان پابەندە بە ئەرک و بە بەرپرسیارەتی و بە ئەرکە پەروەردەی و زانیاریەکانی ڕێکخراوە هەرێمی کوردستان ئێمە خۆمان لە ناو فەوزایەکی میدیاییان و لە ناو ژینگەیەکی فەوزای میدیاییان و میدیاکانیشمان تا ئێستا خۆیان بۆ بەشێکی زۆریان ڕێک نەخراونیان خاوەنی استراتیژ و سیاسەتێکی گوتارێکی یەکگرتوویین لە بەرامبەر پرسە نیشتمانی و هاوڵاتیانەکە. لەبەرەوە بەڕاستی میدیا ئەتوانم بڵێم ڕاستە زانیاریەکانی گواستوەتەوە ڕاستە تا ڕادەیەک زانیاری تەندروستی ڕێنمایی تەندروستی لێ دواندنی لایەنە کەسە پسپۆڕەکان بەڵام بەگشتی تاوەکو ئێستا میدیا نەیتوانێت مامەڵەیەکی تەندروست بکات لەگەڵانەوەشدا بە چەند ڕەهەندێک دەتوانین باسیکەین. ئەگەر لەسەر ڕەهەندەکان قسەکەین باس لەو گروپانە کرد کە خۆ وەکو پسپۆڕێکی میدیایی تایەت ینی گرفتەکە سەرەکیەکان لەکوێدان ینی ئەی بۆ ئارن یاخود بابەتی ئاساین لە کاری میدیاییدا؟ ئەزانی چێوەکوتم جارێ ڤایرۆسەکە تاوەکو ئێستا ئێمە ئەزانین تاوەکو ئێستا نەتوانراوان نە پێناسەیەک
ناسینەوەیەکی ئەم ڤایرۆسە لە ڕووی ئەوەی چۆن خۆپارێزی لێ بکرێت ئەن تا ئێستا ئێمە ڕۆژانە زانیاریەکمان بۆ دێت سێرەکەی پێشتر زانیاریەکی تریان پێوتبووین لەبەرەوە لەسەر ئاستی جیهان ئەم ناسینەوەی ڤایرۆسە بەم شێوەیە و تا ئێستا بەڕاستی یعنی دەبوو WHO لە سەرەتاوە لە غورفەیەکی عملیاتی میدیایی جیهانی بکردایە بۆ ناساندنی ئەم ڤایرۆسە بۆ ڕێگرە تەندروستیەکانی ئەم ڤایرۆسە لەبەرەوە وەکوتم ئەو بەرکەوانی ئەو ڕێکارە ناتەندروستانە ئەوەیە کە بەڕاستی ئەمە لە بەردەم لێشاوێکی زۆر زۆران ڕۆژانە لە مەسەلەی ڤایرۆسی کۆڕۆنا کە بەڕاستی ئەمە ڕاستە پێویستمان بە زانیاریەکانە بۆی وریابینەوە بەڵام وەرگرەکانمان دوون و وەرگرەکانی قەلەقەکەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە بەرکەوتە لەگەڵ وەرگرەکانەکە ترس و وامێک لە لای وەرگرەکان دروستەکان و لەبەرەوەی ئەمڕۆژ جیهان ئەوە نیە تەنها من میدیای کوردستان شتم بۆ بگوێزێتەوە بە تایبەتی کە سۆشیال میدیا هاتووە بۆ نمونە لە چرکە و ساتی کەسێکا کە گیانی دەرەچێت لە ئەمریکا لە سوید لە سین وێنەکەی گوێزرێتەوە بۆ تۆ لەبەرەوە بەڕاستی چەندە ئێمە لە مەترسی نەخۆشیەکە ترسین ئەوە نەش فۆبیای میدیا بەڕاستی کە ئەڵێ ئەوەی کە ئەڵێ یەکێک لە توێژینەوەکان کە کرابوو ئەڵێ پەتاکە چەند خێرا بڵاوە بێتەوە زانیاریە ترسناکەکانیش دەربارەی پەتاکە و زانیارە تۆقێنەرەکانیش دەربارەی پەتاکە ئەوەندە خێرا لە میدیا بڵاوە بێتەوە لەبەرەوە وەرگر لە بەردەم هەردووکیانە لە بەردەم کەواتە پێ دوانیە بەرپرسیارەتی میدیا لەم قۆناغەدا قورستر بووە نابێ وەکو قۆناغەکانی ڕابردوو مامەڵی لەگەڵاکە زۆرجار لە میدیایە گەیاندنی خێرای هەواڵەکە لە ناوەڕەکەی گرنگترێکە بەڵام بۆ ڤایرۆسی کۆرۆناش دەبێ وابێت خۆی زانیاری مامەڵەکردنی زانیاری ئێمە ئەڵێن میدیا و ڕۆژنامەگەری پیشەیە بەس پیشەیەکی معریفیە واتە مامەڵە لەگەڵ معریفەکەی معریفە لە زاکری مرۆڤێکەوە دێت یان لە بەرهەمی دەستی بیر و کریەتی مرۆڤێکە چێ بۆ زاکیری مرۆڤێکی تر بۆیە زانیاری چەند گرنگە بدرێت گرنگە چۆن ئەم زانیاری ئەدەیت و چۆن ئەم زانیاریە بە شێوازێک ئەدەیت کە ئەم ترسێنەر نەبێت تۆ قێنەر نەبێت سایکۆلۆژی وەرگرەکان بەڕاستی ماندوو نەکا بێت تااقەتی نەکە نەیترسێنێ و چەواشەی نەکات جاری وایە خەڵکیەکەیڵێ وەڵاهی ئەوەندەم شت بیستوە لە میدیاکانەوە بەرامبەر ڤایرۆسی کۆڕۆنا حەزەکەم توش بم و ڕزگارم بێ بزانم ئەم لەبەرەوە سێرەکەی بە تایبەتی ئێمە مەسەلەن گرتەی ڤیددیۆیەکانمان بۆیە گرتە دەنگیەکانمان بۆیە لە پراگرتێگە دروستەکرێت و بەسەر تاسەری جیهانە بڵاوەکرێتەوە ڕێگەیەکی نوێ بۆ خۆپارێزی لە کۆڕۆنا دوو دەقەیتر ئەوەنەی تر نیە گرتەیەکی تری ڕێگەیەکی تر دیسانەوە شتێکی ترەوترەیەکی ئەڵێ ڕاستەیەکی ئەڵێ درۆیە یعنی وای کرد ئەم بەشێکی ئەم ناڵەیەکی ئەڵێ ڕاستەوەیەکی ئەڵێ درۆیە وای کرد زۆربەی کۆمەلگاکان بوونە قوربانی ئەم بارودۆخە نەگیێمەوە ئیتالیا کە بینیمانیان و خەڵک گاڵتەی پێهاتوە گەنجەکان وتیانە نەخێرم شتە ڕاستی نیە دەستیان کردوێتە ملیەک و یەکتریان ماچ کردووانە هەتاوەکو بڵاو بۆتەوە لەبەرەوە ئەلەمایە گرفتەکە کە زانیاری و معریفە ئەبێ بزانی چۆن چکە ئەرکی میدیا سێ ئەرکی سەرەکی هەیە زانیاریدان پەروەردە کات بەسەر بردن هەر یەکە لەمانە ئەبێ بزانی چۆنەکەی چ زانیاریەکە دەی چۆن ئەیدەی لە چ کاتێکە ئەیدەی بە چ گروپێکی دەی لە چ بارودۆخێکە ئەیدەی بەگشتی بڵێ میدیا هەتا ئەم قەیرانە لەوانەیە توانم بڵێم نیو سەدە زیاتریش ئەگەر زیاتریش تێپەڕیوە میدیا ڕوبەڕووی قەیرانێکی تەندروستی نەبووتەوە لەبەرەوە هەر خۆی ئامادە کردو چۆن لەگەڵ قەیرانە ئابووری و قەیرانە سیاسی و قەیرانە کۆمەڵایەتیەکانە بۆ کوردستان لەوانەیە ئەرکەکە قورستر بێت بەتایبەت لای ئێمە میدیا پرۆفیشناڵ نییە زۆر ئێمە نەک میدیامان پرۆفیشناڵ ئێمە میدیامان زۆرە فۆزایەکی زۆری میدیایمان هەیە میدیامان ڕێک نەخستووە ئەرک و بەرپرسیارەتیمان بۆ دانەناوە فعلەن لە وڵاتانی پێشکەوتووە کاتێک کە میدیا نیشتمانیەکەی بۆی دیاری کراوە ئەرکە تەندروستیەکانی چیە و ئەرکی بەرامبەر هاوڵاتی چیە و ئەرکەکەی چۆن بە شێوازێکی تەندروست لە بەرامبەر سایکۆلۆژی و تەندروستی و دەرونی مرۆڤ جێبەجێ بکە بۆیە کاتێ بارودۆخێکی وەکو قەیرانێکی تەندروستی وەکو ڤایرۆسی کۆڕۆنا بۆیە ئەم میدیای خۆی ئۆڵڕێدی لە پێشەوە ئامادە کراوە ئەزانێ ئەرکی چیە و ئەزانێ چۆن ڕاوێژکاری دەرونی هەیە ڕاوێژکاری پەروەردەی هەیە ڕاوێژکاری تەندروستی ینی میدیاکان خۆی پێشتر وا ڕێکخراوە بۆ ئەرکەکان بەڵام میدیای ئێمە گرفتەکە ئەوەیە ڕێکمان نەخست بوو بە بەرپرسیارەتی هاوڵاتی بۆ ئەرکەکانی جێبەجێکا بەرامبەر هاوڵاتی لە ئەوەندەی ڕێکمان خست بوو میدیاکانمان هەندێک کاری ترمان بۆ بکەن و میدیامان هەیە یا میدیاکان سیاسی میدیاکانی کەرتی تایبەتن ینی لەبەرەوە ئەرکەکە بۆ میدیای کوردی لە هەرێمی کوردستانە بەڕاستی قورس بوو نەک ئەوە ینی ئێمە تاوەکو ئێستا چەندێکە لە قەیرانی کۆڕۆنا لە مانگیەکەوە ئێستا مانگی چەنە مانگی شەشە
هەتا ئێستا من نەمانتوانیەوە بە داتا قسە بکەینە سەر کۆڕانە. چەند توێژینەوە کراوە چەند توێژینەوە کراوە کەناڵە میدیایەکان پشت بەم توێژینەوانە ببەستن. یعنی نەمانتوانی داتایەک بانکێکی زانیاریە کۆمەڵە زانیاری و داتا کۆ بکەینەوە بۆی خەڵک نەترسێ لە بەرامبەر ئەمە. ئەوە ئەرکی میدیا یاخودی دەستگاکانە ئەنە ئێستا بۆ نمونە لەم چەند ڕۆژێ ڕابردووە یەک لەو ڕخنانەی کە لە وەزارەتی تەندروستی ئەگیرا ئەو بوو هەر کات ویستی وەزارەت داتا بڵاوکاتەوە کامە ژۆرێک لە فۆبیای لە ڕاگەاندنا دروست کرد بوو. ئەنێ وەختە بەرپرسیارەکە هەر لە ناو میدیا یاخود دەگەڕێتەوە بۆ لایانی پێدانی زانیاری. مشکلەیەکی ترێ وڵاتە هەیە تەنسیق نییە تەنسیق هەمە تەنسیقمانە پێکەوە. تەندروستی لەلایەکۆیش بۆ خۆیەکە سیاست لەلایەکۆیش بۆ خۆیەکە میدیا لەلایەکە و ئیش بۆ خۆیەکە ئەم پەرتەوازەی ناهەماهەنگیە لە ناو ئۆرگانەکانی هەرێمی کوردستانە کە ئەمە ئەڵێن میدیا و پەروەردە و تەندروستی و ئەمانە ئەبێ هەمووی بەیەکەوە کار بکەن. بۆیە ئێمە نەمانتوانی غورفەیەکی عملیاتی میدیایی غورفەیەکی عملیاتی هاوبەشمانە بێ لە نێوان وەزارەتی تەندروستی و لە نێوان میدیاکان و لە نێوان ئەو لایەنانەی تر کە بەڕاستی لەم قەیرانی کۆڕۆنا ئەرکیانەکەوێتە سەرشان. بۆیە نەمانتوانی ئەم هەماهەنگیە بکەین ئەن نەبوونی ئەم هەماهەنگیە ئەزانی ینی نەک هەماهەنگیەکە دروست نەبوون نەشمانتوانی هاوکاری یەکتر بین بەڕاستی نەمانتوانی هاوکاری یەکتر بین دەبوو میدیاکان میدیا وەزارەتان خۆی گرفتەوەی لەم هەرێما میدیا خاوەنی نییە یعنی ئۆرگانێک نییە کە بڵێن ئەمە ئیدارەی هەموو میدیاکانەکات لەبەر ئەو کاتە ئەوە دەیتوانی بۆ نمونە ئێستا لە بەریتانیا مەسەرەن ئۆفکەم کە ئیدارەی وەکو چەترێکە ئیدارەی میدیای ئەو وڵاتەکە هەماهەنگی لەگەڵ دەستگاکانی ترا کرد بۆ ئەوەی غورفەیەکی عملیاتیان هەبێت بۆ مامەڵەکردن لەگەڵ کۆڕۆنا و پتۆڵی ناکرێ وەزارەتی تەندروستی زانیاریەک بدات و میدیا زانیاریەکی تر بدا ئەو کاتە ئەتوانرا داتا کۆ بکرێتەوە توێژینەوە بکرێت لە ئامادەکردنا بووین ئێمە دەستیشمان بەسەکەی من لە داتاکانی وەزارەتی تەندروستیەوە نەبوو کە داتاکانیان جیاوازیە بێ بەڵکو لە کاتی گەیاندنیانی بۆ نمونە لە ڕۆژەکە وەزارەتی تەندروستی 3 جار داتا بڵاوەکاتەوە میدیا 3 جار دیداتەوە بە بینەر و گوێگوڵ خوێنەرەکەی ئەمە جۆرەی لە فۆبیا لای خەڵک دروست نەک ئەوە من ئەگەر تێبینیتان کردبێت لە کۆڕۆنای شەپۆلی یەکەم با بڵێن پێش و کەی وەزارەتی تەندروستی هەواڵ زانیاریەکانی بڵاو کردەوە ئەوە نە کەس توش بووە نە کەس مردووە کاتی خەوتن خەڵک هەمووی بە فۆبیاوە ئەخەوت ماوەیەکی زۆر ڕێک لە کۆتایی نزیکی سەعات 12 هەواڵەکان داوەزی ئەمە نەبوونی هەماهەنگی نێوان میدیا و وەزارەتی تەندروستی و دەستگاکانی تر 2 تا 3 جار دەستەواژەی فەوزات بۆ میدیا لە کوردستان بەکارهێنا ئێستش بەکارهێنا لەناو ئەو فەوزایەدا ناتوانێت ینی میدیایەکی بەرپرس لە میدیایەکی نابەرپرس جیا بکرێتەوە خەمی میدیا ئەکرێ من ناڵم هەموو میدیاکان قەت بە مطلقی قسە ناکەم بە هاوسەنگی قساکەم ناڵم هەموو میدیاکان لە فەوزان ناڵم کۆی مجمەلی ژینگەکە فەوزە هەیە ئەگینا میدیای بەرپرسیش هەیە و میدیاکان میدیامان هەیە تا ڕادەیەکی باش ئەتوانێت بە بەرپرسیارەتی مامەڵە بکات خزمەتێک ئەرکە پەروەردەی و ئەوانەی کەم ناڵێ مؤسسەسێنە لە مجمەلا ژینگەکە فەوزایە بۆ ئەوەی ئەم ژینگەیە ئەگەر فەوزانە بێت هەر کەناڵێ بە ئارەزوی خۆی قسە ناکات ئێمە ماوەیەکەوە تابوو هەندێکیانی کۆڕۆنا هەیە هەندێکیانی کۆڕۆنا درۆیە هەندێکیان و ڕاستە هەندێکیان نیە ئێستش میدیا هەیە پێچەوانەی میدیاکەی ترکە ئەم من فەوزەکە لێرە ئەبینم ئەنیا من کەناڵەکان تاوان کامیان بە بەرپرس دەزانێ ئەوەی کە ئاڵێ هەیە خودەوەی کاڵێ نییە ئەزانی چی هیچ کامیان بە بەرپرس نابینم ئەوەی کە ئاڵێ هەیە ئەوەی کە ئەڵێن یەوێ بە داتا ئیش بکە ئەمڕۆ سەردەمی داتایە سەردەمی زانیاری دقیقەکە تۆ قسەکەی ناکرێ من ڕێژەیەک بڵاو کەمە دوای چەند دقەیەکی تر بڵام داتاکانە بینی هی وەزارەتی تەندروستی میدیا داتاکانی وەزارەتی تەندروستی زانیاریان ئەو داتانە بڵاو کاتۆ نابێتە میدیایەکی بەرپرس یەکشت هەیە هەموو هەواڵێکی ناخۆش بۆ منە هەواڵی کوشتنی کەسێک هەواڵی مردنی کەسێک هەواڵی بڵاوبوونەوەی نەخۆشیەک هەواڵی ڕووداوێک بەپێی پسپۆڕانی بواری میدیایی لایەنی ئیجابی و سلبی هەیە ئیجابیەکەی وەیە کە من وریا بمەوە من ئێستا پێویستمە وریا ببمەوە بزانم بارودۆخی ناو نەخۆشخانەکان چۆنە بۆ ئەوەی خۆم بپارێزم بەڵام لە بەرامبەریشە هەر پسپۆڕانی بواری میدیا ئەڵێن لایەنی نەرێنیشی هەیە لەبەرەوەی خەڵک ئەترسێ هەردووکی هەیە بەڵام ئەبێ میدیا لە نێوان ئەم دوانە هاوسەنگی ڕاگرێ زانیاریەکانیش ئەدەم بەڵام ناکرێ ئێمە کۆی هەموو کاتەکانی میدیا و هاوسەنگی ڕانەگرتووە تا ڕادێک ئەتوانم بڵێم ئەکەوێتە سەر کەناڵ ئەوە لێ پرسم یانی بۆ نمونە هاوسەنگەکە قورسە قورس نییە بەڵام یەکشتم پێ بڵێ ئێمە ناڵێن میدیا لە هەرێمی کوردستان خۆمان زانین میدیا لە هەرێمی کوردستان هەمووی بە یەک ئاراستە ئیشەکە
هەمووی ئەتوانم بڵێم لە گوتارێک لە ئەرکێکی نیشتمانیا کۆبووینەتەوە نا لەبەرەوە کرێت کەناڵێ بۆ کەناڵێکی تر بڵین کەناڵ هەیە بەرپرس مامەڵاکە کەناڵ هەیە بەرپرس مامەڵە ناکەم کەناڵ هەیە ڕێژەیەکی بەرپرسیارەتەکەی زۆرترە کەناڵ هەیە ڕێژەی بەرپرسیارەتەکەی کەمترە اینجا لەناو ئەوانەشتا سۆشیال میدیاتوە لەبەرەوەی ئێمە بڵێن میدیای کوردی بەگشتی بە مجمەلی هینەکە بکەین ناتوانین بڵێن بە تەواوەتی بەڵام ئەکرێت کەناڵێک بۆ کەناڵێک دەستگایەک بۆ دکتۆر نەزاکات سۆشیال میدیا وەکو بەشێک لە میدیا گشتەکە گەر تەماشا بکەین ئەم گرفتانی کە لە ناو میدیا گشتێکەکە هەیە گوازراوەتەوە بۆ ناو سۆشیال میدیاکەش بەڵێ گوازراوەتەوە ئەزانی بۆچی خۆی ئەمە سۆشیال میدیا عالەم پۆلێنی کردو میدیای نوێ و میدیاکانی ئەم تەلەڤیزیۆن و رادیۆ پیانەوتێ میدیا نەریتیەکان یا میدیا تەقلیدیەکان یا میدیا کۆنەکان بە هەر حاڵ بەڵام گرفتەکە ئەوەی ئێستا ئەوەی لە میدیا تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامەکانە ئەبێ ڕاستە خۆ نقڵە بێ بۆ ناو تۆڕی کۆمەڵایەتی و لە ناو تۆڕی کۆمەڵایەتیشەوە ئەکەوێتە دەست بەکارهێنەرەکانی و ئەو دەست بەکارهێنەرەکانی جگە لە ئیزافاتی بەکارهێنەرەکانی ناوتۆڕە کۆمەڵایەتیەکان کە بۆ نمونە ئەم دەستگایی تۆ ڕێک خراوە بە بەرپرسیارەتێک بەڵام تۆڕی کۆمەڵایەتی ئەکاونتەکەی من ڕێک نەخراون بە هیچ بەرپرسیارەتێک ئازادم چی بڵاوەکەمەوە لەوێ لەبەرەوە بەشێکی ئەوەی کە لە ناو میدیاکان ئەگەر بۆ نمونە ئەم کەناڵت چەندێ بەرپرسیارەتی هەبێ بگۆ مەسن لە پەیجەکەشیەوە ڕاستەوخۆ بگوێزێتەوە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکە ڕێژەی بەرپرسیارەتیەکەشی لەوێ بەرزە بەڵام کاتێک کە میدیای نابەرپرس مامەڵاکات چێتە ناو تۆڕی کۆمەڵایەتیەوە لە ناو تۆڕی کۆمەڵایەتیشە شتەکان ئاوەژوو ئەکرێن تێک ئەدرێن کۆمنتیان لەسەر ئەنووسێت هەڵەگەڕێنەوە دەستکاری ئەکرێن و جگە لەوەش ئێستا لە جیهانی تۆڕی کۆمەڵایەتیا فەیک نیوز هەیە هەواڵی ساختە ئەو هەواڵە ساختانەی کە لە سەردەمی تۆڕی کۆڕۆنا هەبووە زۆر ئەڵێ یەکێ لە توێژینەوەکان سەلماندوێتی هەواڵی فەیک و ساختە لە سەردەمی کۆڕۆنا بە ڕێژەیەکی زۆر بەرز بووەتەوە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە وەک لە پێشەوە هەندێکی بۆ مەرامی سیاسی هەندێکی بۆ مەرامی بازرگانی هەندێکی بۆ چاواشەکاری هەندێکی وڵاتەکان دژی یەکتر ئەوەی لە سۆشیال میدیای کوردی ئایبینی لە سۆشیال میدیای وڵاتانی دیکەشە تێبینیت کردووە هەنی تەنانەت ئەمڕۆ یەک لە هەواڵە هەرە فەیکەکان ئەو بوو جەگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی تووشی کۆڕۆنا بووە و گیانی لەدەستداوە پێش تۆ لە بەرنامە بوو دوێنێ شەو هەواڵ بوو مالکی سێرکە ئەمانە هەواڵی ساختن بەڕاستی بەڵێ ئەنێ ئەمە کاریگەرەکانی لە کوێ دەرەکانی بەبەستمە بزانم بۆ نمونە گەیاندنی زانیاری بە هەڵات چ لە سۆشیال میدیا یاخود لە میدیایە زیانەکانی لە کوێ دەرەکەن زیانەکانی متمانە نامێنێ بەڕاستی تۆ متمانت نامێنێت بۆ نمونە تۆ لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە لەبەرەوەی ئەجهیزەی پێشکەوتوی تەکنیکی ئێستا هەیە فەیک نیوز دروستەکەن هەواڵی ساختە دروستەکەن زۆر ئاسان ئەتوانێت هەواڵێک بە ناوی کەناڵەکەی تۆ لۆگەی کەناڵەکەی تۆ بخاتە سەر خۆ ئەو هەواڵی دوێنێ شەو بڵاو بووە لۆگەی کەناڵی لەسەر بوو ئەوەی بەغا بەڵام دوای تۆزێکی تر لەبەرەوە متمانە نامێنێت لە ناو خەڵکە و کە متمانەش نەما بەڕاستی بە میدیا تۆ لە کاتێکە ئەگەر متمانە بە کەناڵێک نەما ئەو کەناڵە هەواڵی ڕاستیش بڵاو کاتەوە خەڵک متمانەی لا نابێت لەوێرە ئەو کاتۆ لە بەرامبەر هەواڵە ڕاستیەکانی تۆ خەڵک چۆن گوێ لە تۆ بگرێت لەبەرەوە نەمانی متمانە دروستکردنی دڵە ڕاوکێ قەلەقی تێکدانی دەرونی و سایکۆلۆژی تاک ئەمانە هەموو بەرکەوتی هەواڵە فەیکانن و جگە لەوەش ئەو هەواڵە فەیکانە وا ئەکان نەکتەنها مەسەلەن لەسەر مردن لەسەر تەشهیر لەسەر ناوزڕاندن لەسەر توهمە خستنە پاڵ ئەمانە فەیک نیوز ئێستا بابەتێکی زۆر گەرمە و لە جیهانە ئیش لەسەر ئەوە ئەکرێ چۆن ڕێکارە تەکنیکیەکان بگیرێتە بەر هەتا ئێستش ئەڵێن ڕێکارە تەکنیکیەکان بۆ گرتنەبەری فەیک نیوز لە جیهانە هێشتا لە ئاستی موئەسسەسانیە لە ئاستی شخصە یعنی موئەسسەیەک نیە لە جیهانە بتوانێت چێکی فەیک نیوز بکە بۆ نمونە هەواڵی دوێنێ شەوەڵەیەکو بەڕێوەبەر بڵاو بۆتەوە ئێستا تۆ ئەو کەسانش موئەسسەیەک نییە خێراوەکو چۆنەڵە فلتەرێ نیەم هەواڵی لێ بدەی بڵێ درۆیە یا ڕاستە هەتا ساغەکرێتەوە بە دیوەکەی تریە دکتۆر نەزاکات هاوڵاتی چۆن خۆی لەم هەواڵە فەیک و ناڕاستانە بپارێزێت خۆی ناڵێم ینی من بەشدای چەند کۆرساتێکم کردووە لەسەر ئاستی جیهانی بۆ چۆن فەیک نیوز جیاکەیتەوە بەڕاستی قورسە زۆر قورسە یعنی قورسیەکەی چۆنە تەکنیکی خۆی هەوێ ئەن لایکیان کە نەچێ بەلایەنە نا تەکنیکی خۆی ئەوێ ڕەنگە بۆ منێکی میدیاکارێکی تری میدیاکار کە تەکنیکێکم خوێندبێتەوە مەسەن تۆ بێت چێکی ئەو سایتە بکەی بزانی ئەو سایتە چەندێ ڤیوەری هەیە
کۆمەڵی ڕێکاری تەکنیکی بگیرێتە بەر بەڵام ئایا من ئەتوانم بیکەم تۆ توانی ئەوە بکەیت بەڵام ئایا هاوڵاتیکی ئاسایی ئەتوانی ئەم چیەکانە بکە هەموو کۆمەلگامە بکە هەموو ئەم کۆمەلگانە ئەتوانێ بکە کۆمەڵی ڕێکاری تەکنیکیە چێکی هەواڵەکەکەی چێکی سایتەکە ئەکەی بزانم سایتە لەکوێ بەیسی کردووە فرێندەکانی ئەم سایتە کوێن ئەم سایتە لەکوێ هاتووە هاوڵاتیەکی ئاسایی توانێەوە بکە ناتوانێەوە بکە لەبەرەوەکو ئەڵێن توێژینەوەکان ئەڵێن هەواڵەکان بە ساختەی یا هەواڵە تۆقێنەرەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە خێراتر لە پەتای کۆڕۆنا ئەگەن بە خەڵکەکە و دەرونی خەڵکەکە شێوێنە دکتۆر نەزاکەت حسێن مامۆستای زانکۆ سپاس کە لەگەڵمان بوویت ئێوەش خواتان لەگەڵ